گرتبوونەوەی خێزانە کوردەکانی گەڕەکی عارەفەیە کە خاوەندارەتی ئەم خانوانە بۆ کۆمپانیای نەوتی باکوور دەگەڕێتەوە چونکە بڕیار درراوە ئەم خێزانە کوردانە کە لە دوای ساڵی 2003 لەم گەڕەکە نیشتەجێن دەربکرێن. فکری حکومەتی عێراقی بۆ هەموو شوێنەکان بۆ هەموو ئەو شوێنانی کە کوردی لێ تعریبکردنە تەنها ئەوێ هەر شوێنێک بێت بە تایبەتی ئەو شوێنانی کوردی لێبێ ئیشی بەس تعریبکردنە ینی هاتۆ بۆ دەربەدەرکردنی خەڵک ئەجینا خەڵکانێک لە 2003 بەدواوە ماڵیان لێرێ ڕەش و ڕوت فەقیر حکومەت فەقیر نییە ئەتوانێت خانوویان بۆ بکە شتێکی ئەم داتێ ئەرزێکی ئەم داتێ پارێکی ئەم داتێ ئێمە دانیشن لەجێ خۆمان ئاخر بەچی دانیشین کاکە وەنیە ئەو ڕۆژوتیان وتیان بڕۆن هەمەڕ بێنن بخەنەبان سەریان خانووکان ئەمە ئەبێ واتە خوامە هەڕەوای حەقە کاکە ئەی ئەبێ باید بۆ ئەوان حەلالە بۆ ئێمە حرامە نا بەخوا حل نەبووە ئەی حەل وای بۆ ئامان لێات بەخوا ڕۆژوتیان تێ بڕۆن بە هەمەڕ بڕۆن هەشت هەمەڕ بنن بیر بخەنەبان سەرزان دەرەچنیانە وڵاهی کاکە کێشەکەی ئێمە ئێستا مغلقی چۆن ینی لە هیچ لایەکەوە ئێمە ڕووناچی شک نابین ئەوەیە مغلقیەکەی نەک لە لای ئەوانەوە ئەوان ئەم ڕاکان سعیدا بڵێم ئەم ڕاکان کوڕ محەممەد ڕاکانە چوە لای حاکمەکە گوتوێتی ئەمانە ناوێرین بچینە لایەن بە چەکەوە بۆمان دێن و سیارەمانە شتێن و هینەکەن و شەرمان لەگەڵەکەن و لە مۆزەفمانەدەن بەبێ ئەوەی کە هیچ بنەمایەکی هەبێت ڕاست ناکە ئەم شتە ئێمە و سکاڵای من لەسەری هەیە لە حاکمش حاکمەکەش چێتە بەردەزی سەیرەوەکە گوتوێتی وەرە من 100 هەمەرتە دەمێ بڕۆجانیان دەریانکە 100 هەمەر بۆچمە ئێمە چی 100 هەمەر بابێ بگەڕێ بزانە چیمان هەیە ئێمە هیچ شتێک هەیە ئەو 100 هەمەر بێنی بۆ جانی ئێمە هەڵبسێ بە ڕەفسکردنەوەی ئەمە ینی کۆمپانیای نەوتی باکوور با پشتبەستن بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی بەعاس لە ڕێگەی دادگای کەرکووکەوە ئەم کەیسەی جوڵاندووە پەرلەمانتارێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت لە هەوڵدان بڕیاری دەرکردنی ئەم ماڵانە دوا بخەن تا کێشەکە چارەسەر دەبێت. ئەم کۆمەڵ خەڵکیەوە لێرە نیشتەجین لەلایەن شەریکەی نەفتی شیمالەوە کە کۆمپانیای نەوتی باکوور دەکا شەکوا لە بەرامبەریان گیراوەتە بەر سەبارەت بۆی کەوان لە ناو خانووی شەریکەی نەوتدا دادەنیشن کە موڵکی ئەوانە بە تاپۆ بەپێی قەراری مەجلیس قیادەت ثەورەی ژمارە 36 ساڵی 1994 کە باس لەوە کە ئەگەر کەسێک یان ئەگەر هاونیشتیمانێک ئەگەر مواتنێک لە خانوویەکی حکومەتدا دابنیشێەوە سزای 10 ساڵ زیندانی بەسەردا دەسەپێنرێ بەڵام حەز دەکەم لەم کەیسەدا محکەمە هاوکارێکی خەڵکەکەی کردووە بەوەی کەوا لە کەیسی تردا پێشوو هەبووە بەسەرمانە تێپەڕێەوە کەیسی تر بە غرامەی مالی غرامەکراوە بۆی خەڵکەکە لە حکم نەدرێ بە کورتی و بە پوختی حکم نەدرێت کەی کاتێک حکومەتی مەحەلی توانی قەرەبووی ئەم هاوڵاتیانە بکاتەوە لە قەرەبۆکەی کەواوکو پێویست بێ بۆیان ئەو کاتە خەڵکەکە خۆی ئێرانە بەجێهێڵێت ئێمە هاتوین تاکیدمان لەسەر دوو خاڵ کردێتەوە لەگەڵ لایانی پەیوەندیدار قسەمان کردو یەکەم تەرەویست بکرێت بە و هەوڵەی کە ئەیە داوا لە ماڵان ناکەن ئێرە چۆڵکات دووش چاوەڕێ بکەین حکومەتێکی دادپەروەر لە کەرکووک دروست بێت واتە حکومەتێکی مەحەلی دادپەروەر لە کەرکووک دروست بێت ئەو حکومەتە بێت قەرەبووی ئەم هاوڵاتیانە بکاتەوە پاشان ئەم هاوڵاتانە خۆیان لێرە نامێنن کەسان لێرە دەنانشن. تا ئێستا بڕیاری دەستگیرکردنی ژمارەیەک خێزانی کورد لەو گەڕەکە دەرکراوە بەشێکیان خانۆکانیان چۆڵ کردووە ئەوەی ئێستا ماوەتەوە لە ژێر فشار و هەڕەشەی بەکارهێنانی هێز کۆمپانیای نەوتی باکوور دەوێت خانۆکانیان پێچۆڵ بکات. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.